بەڵێ خۆشەویستان تایبەت بە ڕۆڵ و کاریگەریەکانی نەمانی سەرکردەی یەکێک لە سەرکردەکانی کورد نەوشیروان مستەفا لە باشووری کوردستانەوە بە تایبەت ئەو هاوسەنگیە سیاسی و سەربازیە نوێیانەی کە لە هەرێمەکەەوە بە تایبەت لە سووریەدا هاتوونتە ئاراوە ئێستا لە ستێدیوم میێوانداری بەڕێز وەلی چۆلی ئەندامی دەستەی سیاسی پارتی ئاشتی دیموکراسی کورد لە سووریەمان کردووە و هەروەها لە باشووری کوردستانیشەوە بە ڕێگەی سکایپەوە بەڕێز نیاز حامد شرۆڤەکاری سیاسی و پسپۆر و شارەزا لەسەر دۆخی ڕۆژهەڵاتی ناوین لەگەڵ ئەو دوو بەڕێزدا دەبین سەرەتا پرسیاری یەکەمەوە بچمە لای میێوانی ستەدیۆمان بەڕێز وەلی چۆلی ئەڤڵ وەلی زۆر بەخێر بن بەرنامەکەمان پرسیاری یەکەمان تایبەت بە وەکو ئەندامی پارتیکی سیاسی لە ڕۆژاوای کوردستاندا نەمانی سەرکردەیەکی سیاسی وەکو نەوشیروان مستەفا و کاریگەریەکانی لە باشووری کوردستاندا ئێوە پێتان وایەکە چۆن دەبێت لەسەر ئەو ئاستی دیموکراسیەت لە باشووری کوردستاندا لەسەر ڕەوتی دیموکراسیەت لە باشووری کوردستاندا نەمانی پێگەیەک وەکو سەرکردەیەکی کورد نەوشیروان مستەفا ئەمە چەندە کاریگەری دەبێت لەسەر ئەم دۆخە ئێستای باشووری کوردستان ینی بە کورتی مەرۆت خوازێ vê bêjê Kurdistan bi her çarpirçê xwe Rojhilat, Rojava, Bakur û Başûr yanî bi tevayî tevgera siyasî yan tevgera azadiya Kurdistan bi alî dibêjin wek bêjî termîmekê diçû yanî divê dema niha de yanî ew rewşa klasîkî a tê de bû xwejê diguhere yanî gav davê jî xwejê diguhere nihat Bakurê Kurdistanê de بهتر به پێشەنگیا پارتیا کارکردی کوردستان بۆ دەکیل دارخستن پشتی وێنا وەک پارتیا گەلان هەدەپ ئەو ڕۆلا خۆلیزداری دیموکراسیە تێدێ ڕۆژهەڵاتی کوردستانê jî wiha rojava jî walê taybetmendiya başûrê Kurdistanê bi rastî dewre gelkî giring hebû ji birêz re Nêşirwan Mistefa û ji partiya wî re partiya Goran ew jî ji wan kesê ji beşek yanî beşek guhartina demokratiyetê di alî Kurdistanê di guhartina sîstema partîtiyetê û siyaseta Kurdistanê ew jî di beşê di pêş de bû yanî pêşengê wê nabû çûna wî bi rastî wek şexs xesaretek bû ji tevgera siyasî a Kurdî re û sîstema wî hat wî ava kir sîstema wî hevalê xwe jî ava kirin sîstema ser hatin ava kirin hêvî wan jî heye yani wan hevalî jî tene gişûna wîna dagirin çimkî sîstema wan li ser guhartina ew rewşa klasîkiyetê a başûrê Kurdistanê têdeyî û karekî baş di vî warît kirîne بچمەوە لای میێوانی دیکەی بەرنامەکەمان بەڕێز نیاز حامد شرۆڤەکاری سیاسی و پسپۆر و شارەزا لەسەر بارودۆخی خۆرهەڵاتی ناوەڕاست کاک نیاز ئەگەر دەنگی من دەبیسی سڵاو لێ بێ پرسیار یەکەمی ئێمە لە ئێوە ئەوەیە کە باشووری کوردستان و بزوتنەوەی گۆڕان بە تایبەت لە پاش کۆچی دوایی سەرکردەیەکی خاوەن ڕۆڵ و پێگەیەکی گرنگ لە باشووری کوردستان وەکو نەوشیروان مستەفا باشووری کوردستان و بزوتنەوەی گۆڕان دەکەوێتە ناو چە قۆناغ و ڕوبەڕووی چە بارودۆخێک دەبێتەوە ئیستاکە لە باشووری کوردستاندا بەڵێ زۆر سپاسان دەکەم پێشەچی سەرخۆشی خۆم ڕادەگەینم بۆ هەموو گەلی کورد و بەتایبەتی مالباتی کاک نەوشیروان مستەفا وەکو سیاسەتمەدارێکی بەرخۆدەر و سیاسەتمەدارێکی تەسلیم نەبووە و ینی هەمیشە لە دڵی هەموو گەلی کورد و گەلانی ناوچەکە زیندووە بە حکمی ئەوەی کە گۆڕانکاری ینی وسیەتی گۆڕانکاری جەوهەری لە بنیەی سیاسی لە باشووری کوردستان و دروست بکاتن لەبەرەوە ینی خەسارەتێک بوو بۆ هەموو گەلی کورد و بەتایبەتی بۆ باشوور سەبارەت بە پرسیارەکەت دوای ینی کۆچکردنی نەوشیروان مستەفا باشوور لە بەردەم ئەگەری کراوەی زۆردایە یعنی ئێمە ئەگەر بگەڕێنەوە کەمێک بۆ تاریخێکی دوای ڕاپەڕین
يعني ئەو سەرکردە هەمیشە ینی بیر و بۆچوونەکانی یاخود پرۆژەکانی دوای شەڕی ئازادی کە دژی داگیرکردی ناوەند بەڕێوەی بردرا و دوای ڕاپەڕینیش دەسەڵات کورد دەسەڵاتی گرتە دەست لە باشووری کوردستان دەویست بە ئاراستەیەک بڕواتن کە دوور بێت لە هەژمونی وابەستەیی و مرتەزەقەیی و هەمیشە دەویست هێلێک هەڵبژێتن کە دوور بێت لە هەژمونی داگیرکردنی کوردستان کەەوە خاڵێکی بەلای منەوە زۆر گرنگە بۆ خۆم لە ساڵی 93 ینی ئەوە بۆ ماوەیەکی دوور درێژ بەیەکەوە ینی مناقشەی ئەو مۆزوعەمان کردیە و هەمیشە ئەو لەگەڵ ئەوەدا بووە کە دوور بێت لە هەژمونی داگیرکردنی کوردستان و نزیک بی لە خەڵک و لە هەمان کاتیشە ژیانی خەڵکی مؤسسات هەموو بگۆڕێ بۆ مؤسساتێکی مەدەنی پێشمەرگە ڕۆڵی خۆی جێڕا و تەواو ینی پێشمەرگە وەکو ناوێکی پیرۆز و مقەدەس بمێنێ و تەدەخل بە ژیانی ڕۆژانە نەکاتن لە زیاتی پێشمەرگە سەربازی هەبێ ئەو ستاتیۆیە کە من نقطەی زۆر گەورە بوو ینی ئەوانە هەردوو حزبی دەسەڵاتدار یەکێتی و هەروەها پارتی ئەوانە پێشمەرگای پیرۆزی پێشمەرگیان ینی مەلەوەز کرد و تێوەیان گران لە خیانەتی زۆر گەورە ینی بەداخەوە ئێستا پێشمەرگە ینی ئەو معنایی پیرۆزەی کە هەی بوو ئەو معنای پیرۆزەی نەما ئێستاکە کۆمەڵێک چەکداری حزبن و بە ئەوامری حزب وە پێش سوپای داگیرکردن دەکەون و ناوێن خۆنەیە پێشمەرگە کە بەڕاستی ئەوە غەدێکی زۆر گەورەیە کاک نەوشیروان یەکێک لەو کەسانێکە ینی دەیویست پێشمەرگە ینی پێشمەرگە کە لە حرەکەی تەحەڕوری کوردی ڕۆڵی بەرچاوی هەبووە ناوەکەی بە پیرۆزی بنێتەوە پێویست ناکات تێوە بگلێنرێت بە شەڕی ناوخۆ یان شەڕی بە وەکالەت بۆ داگیرکردنی کوردستان لەبەر ئەوە خاڵێکی زۆر گرنگە نەوشیروان مستەفا ینی دەیویست ژیانی کۆمەڵگەی کوردی لە باشووری کوردستان بگۆڕێ بۆ ژیانێکی مەدەنی ینی مؤسسات و قانون سەروەر بێ کاتێک قانون سەروەر بێ ئیدی ڕێگە دەگیرێ لەوەی کەەوە حزب تەدەخل بکە حزبیش دیارە حزبیش وابەستەی ئەجندای داگیرکردنی کوردستانە ئەوە دەبینی لە دوای ڕاپەڕینەوەتاوەکو ئێستاکە کە هیچ پێشکەوتنێک بەدەست نەهاتووە لەبەر ئەوەیە داگیرکردنی کوردستان بەردەوام کاریگەریان هەبووە لەسەر سیاست لە باشووردا. کاک نیاز ئامۆژتان بە خاڵێکی گرنگ کردەوە وەکو ڕۆڵ و پێگەی نەوشیروان مستەفا لە باشووری کوردستاندا لە ناو جەماوەری خەڵکدا بەتایبەت بەڵام جێگەی خاڵی جێی سەرنج ئەوە بوو لە ڕۆژی ناشناکەی تەرمی نەوشیروان مستەفادا هەندێک سەرکردە و بەرپرسانی حزب و پارتی لە باشووری کوردستاندا وەکو مەسعود بەرزانی سەرۆکی پارتی دموکرات و نیچیروان بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێم بەشداریان لە مەراسمی ناشتنیدا نەکرد. ئایا هۆکاری بەشدار نەبوونی ئەم کەسانە وەکو سەرۆکی پارتی و حزب و لایەنێک لە باشووری کوردستاندا هۆکارەکەی بۆچی دەگەڕێت؟ ئایا ترسیان لە ڕوبەڕووبوونەوەی خەڵکدا بوو لەوێندا بوەرنە هەمبەر خەڵکەوە یا کەتی لەبەر چی بوو؟ ئێوە خوێندنەوەتان بەتایبەت بۆ ئەمە چییە؟ دەکرێتن ئەو خوێندنەوەی بۆ بکرێ بڵێ پارتی وەکو هێزیشی سیاسی نەماوە بەڵکو بریتێ لە تەبەقەتی ئۆرۆستەقراتی وابەستە و مرتەزەقا سەر بە ئەکەپەیە و ئەوانە دەوڵەمەند بوون و دابڕان لە خەڵکی کوردستان و هەر هاتنێکیان بۆ ناو خەڵکی تووشی ڕوبەڕووبوونەوە دەبێت ئەگەر حیمایەکانیان لەگەڵ نەبێ ئەگەر کەسیان لەگەڵ نەبێ ڕەنگە تووشی نەفرەتێکی زۆر دەبن بۆیە ئەوان ناوێرن ناتوانن بێنە ناو خەڵکی و دابڕاون لە خەڵکی و جارجارات جورعی نەفرەتی کوردایەتی دەبەشتەوە بەسەر خەڵکی بەناوی ڕێفراندۆم و کوردستانی سەربەخۆ ئەوە هیچ نییە جگە لەوەی کەوا دەیانەوێ لە ڕێگای ئەو کەناڵە ساختەکاریانەوە بەناوی ڕێفراندۆمەوە لینکێک دروست بکەن لەگەڵ خەڵکی کوردستان ئەجینا ئەو هێزە پارتی بە هیچ شێوەیەک هیچ پەیوەندی بە خەڵکی وەنەماوە و بەڵکو دژی بەژەوەندەکانی خەڵکی ئیش دەکاتن جا لەبەر ئەوە ینی ئەوان ناتوانانی بێنە ناو خەڵک ئەوە لایەک کەس ڕق و قینی ینی ڕاش ئەو ڕقوقینە کە هەمیشە بوونی هەیە ناو پارتی و حرەکاتی کلاسیکی کوردی کە هەمیشە لەسەر سیاست لەسەر حسابی
رقوقين وزاري وهي لآداب ولكالتري خيلش تدا برينتن يعني لكردواري يعني هميشه يعني تازكاري يعني زجاجي بيروزي يعني خلق يعني دتوانيتن بوسر خوشي بلام زاري وهي ودجبينين يما يعني تجاوزي او عادات كالتري دكاك لنا خيلش ده بويا بەڵێ زۆر سپاس کاک نیاز ببورن بچمۆ لای میوانی بەنامەکەمان دێمەوە لایەوەش دیسان بەڕێز وەلید چۆلی بینەوە سەر بارودۆخی سووریا بە تایبەتی ئەو هاوسەنگینیانەی کە لە سووریادا دێنە ئاراوە ڕۆژ بە ڕۆژ گۆڕانکاری نوێ دروست دەکەن بە تایبەت ئێران وەکو هێزێکی سەرەکە وەکو بازنێکی سەرەکەیە هەم لە عێراق هەم لە سووریەدا ئێوە تایبەت خوێندنەوەتان چییە بۆ هەوڵەکانی ئێران لە پێناو چیدانە لە عێراق و سووریەدا و بە دوای چیدا دەکات ئێران يعني نها راستي بويرنج تشيد بين خاص بمسألة إيران ده وحزب الله ده ورجيم سوريا ده وك يعني شوا جريدانك فرميد ورطابا حرسي كوتشاد هني يعني اف جريدان جي تي ناس كرن بناوي هلال الشيعي يعني بوي تي ناس كرن بوي مصطلحي تي خياني كرن اف كتلجي يعني بالنسبه امريكا وبالنسبه الدولتين روجافاي دنيا يعني اف كتله اشكره جينرازين يعني وك سيستما وانا وك بروجي وانا وك هستين وانا جينرازين يعني واشكره كندبه مساله خود انه ام ايران قبول ناكن وك هذا كيد روجلاتي نافيندي يعني وحكي سيستم او ريجيم ايراني جريداين واجي توي قبولناك يعني امريكا بنا اشكرت بيجي جبوه نا هلال الشيعي دي قرزيكا كيد هاتي يعني هاتي تانك بوي قرزيكا كيد دوي او منطقه جيرد بيجين تنف اساس نيوان اردن وسوريا دوي قرزيه دي قرزيه اردن وسوري وعراقي شخوش الي عراقي دي هزين حشد الشعبي ورد تمام كرن يعني بري تخمين عمد بريا بازار روجا جيان سرسينور دمينه آلية سوريا تخمين عمد زي بلكي انجا 5 كيلومتر هي تني يعني حتى بيجين هفدو يعني اگر او ريجيم بيجين هفدو افجي براس ويا نلغوري خواستكن هزين تحالفين سوريا دي وبريفيبريا بتايبت نلغوري خواستكن نلغوري اراده امريكا يعني امريكا جي جبونا ليد خينه واوجي بيتر جريداي بمساله اسرائيل فيجي يعني اسرائيل جي حزب الله جي بينه بهزبوني للايكو بيتان وايك بهزبوني هلال الشيعة او كمل بن الشيعة ايران لتهران ديويت حتى لبنان دروسي بكات كتنها او امشان بكر لخالكي بوچك دما ولا سيغوشين نيوان عراق وسوريا اردن دا ك او ني 15-20 كيلومتران دبيت كايدي او هلاله تواب كات اما مترسي هر جوره بوصل اسرائيل روز دكات حري مازال شو صار اسرائيل يعني اسرائيل ويش هلال الشيعي بيك بي شو حزب الله خردبي يعني وهي زاوينا خردبي اكيد اسرائيل بيتر يعني تنغايك في مساله دي وشو وقت ناس كرين يعني اراده اسرائيل وامريكا جديرو كديك يعني جديرو دولتها اسرائيل هاتي اواكرن امريكا شو اسرائيل برجواندي وانا يكن يعني منطقه دي بيتر بفيف جريدا يعني برجواندي هاو بشنه باشا برز ولي شولي بچين لاي ميواني دي كمان كاغنياز تايبت برز شولي اماجي بخالك جرينجر كا هزك ايران بدواي دروسكني كمربنيا هلالكي الشيعة لهولي أودا كهلالكي الشيعة دروس كاد لا تارانا وحتى لبنان باشا أم هلال الشيعة يكل هذا السركاني كالعراق ده هي هذو أجندة إيران حشد الشعبية بلام خالد جگه سرنج أوي كان روج بله استا فوجي چوارده پارتی دموکراتی کردستان عراق كنزيق با 500 پیشمرگه ل 500 پیشمرگه پیک ده هاتن چون وازیان لپارتی دموکراتی ناو چون ناو ریزی چکدارانی هشتی شعبیه و پیدان وایه ام سیاستدانی پارتی دموکراتی کردستان هم پارتی و هم باشوری کردستان روبروی چه بارودوخ یک دکاته و چه مترسیک بدوی خوی دادینه. بله
پارتی دیارە ئەجندەی ئەکەپەیە، ینی پارتی بەشێکە لە ئەکەپە، بۆیە هەر سیاستێکە بڕێوە دەبا لە باشووری کوردستان ڕنگدانەوەی سیاستەکانیتی لە سیاستەکانی ئەنقەرەیە. سەبارەت بە ینی تەسلیمبوونەوەی کۆمەڵێک چەکداری پارتی کە سەر بە یەزیدیەکان بوون و بە حەزی شعبی خۆی لە خۆیدا ئاماژەگەلێکی خەتەر نیشان دەداتن کە پارتی بۆ خۆی تێخستووە لەوانە کە بێمتمانیەکی زۆر گەورە هەیە لە نێوان یەزیدیەکان و پارتی کەەوە بە هیچ شێوەیەک ناتوانێت پارتی ئەو متمانە بگەڕێنێتەوە. دووەمیش ینی پارتی دەیەوێتن لەناو ئەو گەمە سیاسیەی کە لە ناوچەی شنگال هەیە بە کەمترین زەرەر لێ دەرچی، بەڵام لەبەر ئەوەی سیاستەکانی هەموو هەڵە و ناڕوونە لەبەرەوە هەمیشە لە شکست دەبێ و جارێکی کە پارتی ئەو خەونەی تازە ڕۆی بۆی کە کۆنتترۆلی بتوانانی کۆنتترۆلی شنگال بکاتەوە، لەبەرەوە وەکو پێشتر باسمان کرد ئەو متمانەی دەستداوە و حکوومەتی عێراقیش بە هەموو هێزە کوتوانەیەکیوە ینی دەیەوێ لەوێ پێ خۆی ینی جێگیر کاتن و لەوێدا هەر لەوێدا لە شنگال ینی ئەو باڵۆنی ڕیفراندۆم و سەربەخۆی کوردستان لەوێدا بەتاڵ دەبێتەوە، چونکە ئێستاکە هێزەکانی حەزی شعبی لەوێنە پارتی چەند مەترێکیان بینە ناتوانێت حرەکە ناکاتن و بەناوی ینی هیچ شێوەیەک ناتوانانی بەرەنگاریان بێتەوە و حەزی شعبی و ڕێگاش ناداتن، ینی و شەربانانی بەشەش مەشغوڵ دەکات لە باکووری ڕۆژهەڵاتی شنگال خەریکی هێزکۆکردنەوەیە بەرامبەر یەبەشە و لە کاتێکدا کە هەردوێنێکەش بوو داعش لە باشووری ڕۆژاوا هێرشی کرد و لەوێدا هێرشەکەی تێکشکە، یعنی یەبەشە ئێستاکە لە حاڵەتێکدا لەلایەک بەرامبەر میت و چەکدارانی چەتەکانی ڕۆژاوا و هەروەها تورکمانە شۆڤینەکان و زێرەبانی پارتی وەستاوە لە باکوور و باکووری ڕۆژهەڵات و لە باشووریش بەرامبەر داعش و لە باشووری ڕۆژاواش باشووری ڕۆژهەڵاتیشی و حەزی شاوی وردە گوندەکان لە دەست داعش دەردەهێنێ و جێگای خۆی قایم دەکات و ئەو پرۆژەی کە پێی دەڵێن پرۆژەی هیلاری شیعی لەوێ دەیەوێتن جێبەجێ بکە لەسەر حسابی خاچی کوردستان. پارتی لەوێدا بە تەواوی ئەو باڵۆنی گاڵتە جاری ڕیفراندۆم و سەربەخۆیی بە تەواوی پوچەڵ بووە. ئێستاکە پارتی بۆیە هۆیەکە دەبینین نەباسی ڕیفراندۆم دەکا و نەباسی سەربەخۆی، چونکە ئەسڵان ینی وەڕاتی بوونی نەماوە ئەوەی کە لە ئەنقەرە پێی دەگوترێت بیکە ئەو دەیکاتن. سەبارەت بە ڕۆژاوای کوردستان من دەبێ ئەوە بڵێم هەر لە سەرەتای ئەوەی کەوە لە مانجی 11 کە پاش ینی ناوەڕاستی مانجی ئۆکتۆبەر بوورن کاتێک کە ترامپ ساڵی پار کاتێک ترامپ ینی سەرکەوتنی لە هەڵبژاردنەکان ئەو وەختی دەبووە ئێران ئەو سیاسەتە دژەی کە دژی کورد بەکاری هێنا یعنی جاری وا هەبوو ینی مرۆڤ دەتوانێت وە شکاری بوو بکە کە پشتیوانی لە داعش دەکرد بە غێر مباشر بۆ دژی کوردان بۆ دژی ئەو ستاتیوێ، یعنی ئێران سیاسەتێکی زۆر چەپەڵ بەڕێوە دەباتن ڕێگا ناداتن یعنی ستاتیوێکی هەماهەنگی دەکە لەگەڵ تورکیا، هەماهەنگی دەکە لەگەڵ داعش بە غێر مباشر و دەیەوێتن ئەو ستاتیوێ ڕۆژاوا لاواز بێتن و هەر ئەو اتفاقی کە لە نێوان تورکیا و رووسیا و ئێران و حکوومەتی سووریا بۆ چۆڵکردنی حەلەب و هەروە ئێستاکەش حمەس بۆ گۆڕینی دیمۆگرافیای ناوچەکەی لە ناوچەی شەهبا. بۆیە ینی ئێران ینی ڕۆڵی بۆ تێکدانی ئەو ستاتیوی ڕۆژاوا و دروستکردنی هیلالی شیعی کەمتر نییە لە ڕۆڵی تورکیا و لە ڕۆڵی یەنکی ڕۆیستانی داعش.
بۆیە ئێران سیاسەتێکی زۆر هەڵە بەڕێوە دەبا سیاسەتێک کە دژی خەڵکی کوردستانە و سیاسەتێک کە پێ وایە هیچ نەتیجەی بەدەستوانانی و بۆ خۆشی ئێستاکە لە گەبارەوەیەکی زۆردایە پێویست دەکاتن هەرچی زووە ئێران یعنی بتوانیتن ئەو کێشانەی خۆی لە ناوخودی بە تایبەتی کورد چێ دۆزی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان کە چونکە لە ڕۆژاوا و باشوور و باکوور یعنی یەک دۆزە بەیەکەوە بگرێدراوە داتوانێت یەک لێشکە چونکە ئەو تەفگەرەی ئێستاکە ڕێبەرایەتی دۆزی گەلی کوورد دەکەن لەسەر ئاستی ناوچەکە و لەسەر ئاستی جیهان ئەو تەفگەری ئازادی کوردستانە کە بەبێ ئەو فیگەرە بەهێزە لە هاوکێشەی ڕۆژهەڵاتی ناوین هیچ کێشەیەک چارەسەر ناکرێت و هیچ پێشکەوتنێک بەخۆیەوە ناوێت. باشە سپاستان دەکەین کاک نیاز بێمەوە لای بەڕێز وەلید چۆلی هەواڵ وەلید و کاک نیاز ئاماژێ بە ئەو هەڕەشە و مەترسیانەی ئێران کرد وەکو بازنەیەک لە هەرێمەکەدا و بەتایبەت سیاسەتەکانی پارتی دیموکرات کە وای کردووە کە ئیدی لەلایەکی ترەوە ڕاستی پارتی دیموکرات نیشان دەدات کە هەموو ئەو بانگەشە و پرۆپاگەندانەیە بۆ دەوڵەتی کوردی و خۆبەڕێوبەری ئەو خۆسەری و ئەو شتانە ڕایان دەکەن هەمووی بە فێڕۆ چوون لە پاشەوەی کە هەشتی شعبی لە پێشڕەویدایە لە ناوچە کوردیەکان. باشە لە سووریدا بە تایبەت هاوسەنگیەکی نوێ هاتوۆتە ئاراوە لەو هاوسەنگی نوێدا ئەمریکا وەکو هێزێکی سەرەکە تێدایە. ئەمریکا لە دوای لێدانەکەی لەم چەند ڕۆژەی ڕابردوودا لە هێرشێکی ئاسمانی دیسان کردەوە سەر هێزەکانی سەر بە ڕژیمی ئەسەد لە ئەلتەنەف لە هەرێمەکانی ئەلتەنەف ئەژمارێکی زۆر لە چەکدارانی سەر بە ڕژیمی کوشت لەوێدا. لە ئەم گەمە سیاسیەی کە ئەمریکا تێدایە لە سووریە لە گۆڕەپانی سووریدا کورد چۆن ئەبێت مامەڵە بکات لە هەمبەر ئەمریکادا؟ ئایا ئەمریکا چۆن سوود لە کوردان دەگرێتەوە کورد ئەبێت چی بکات کە نەبێت بە گەمەجار و نەکەوێتە خزمەت بەرژەوەندەکانی ئەمریکا لە هەرێمەکەدا؟ یعنی نها بایا مرۆ ji bo mirۆ tê de bigê wek bêje bigên hedefa xwe divê em vê girêdin pirsgirêka rojhilata navîn de û pirsgirêka di hindirê pirsgirêka rojhilata navîn de pirsgirêka Sûriye û a Kurdî têdî yanî divê em vê şîrove bikin yanî na rojhilata navîn bi taybet di krîzekê derbas dibe yanî û di hindirê wêna di Sûriye û çend dewletê ê destlatdar hatin danîn ji aliyê dewletên غربێوی ینی وەک بێژن ڕۆژاوا نا شاشتیک چێبوو ینی ڕۆژلata navîn de yanî ئەو şaştiyaya divê giyay asta krîzê û çareserî jê lêz û sedemê şaştiyê dewletê navnetewîn yanî ew ê wek bêje Amerîka, İngiliz, Fransa ewana sedemê wê şaştiye me çi bikin Sykes-Picot virdin bi şekilî pirsgirêkê Sykes-Picot çêbûnê ewana yani pêwîstê guhartinek tê çêbe çima ji ber tecawuza yani çanda civaka rojhilata navîn ket bi xeteriyê dî yanî ew jî bin dest bû yani dikarî bêje çand û her tiştê çandê bi girêdayê di rojhilata navîn de bin dest bû bi taybet evaya bi çi bi girêdayê bi taybet dewletên gihatin perçekirindir piştî Sykes-Picot bi taybet dewletê giçandê tê cuda tê hebûn bêtir ew giya asta diktatoriyetê yani niha em mînak bînin meselen di Iraqê de giya asta Saddam Hüseyin û asta Saddam Hüseyin çi xwase kuştin û çi xwase gel insan koçber kirin heya giya helwişandinê meselen di Libya de amazîq tê dene di Sûrî de Kurd û Aşûr û Siryan û Çerkez û vana tê dene lê ev çi tê xwestin pêwîstiya wê naçî yanî ka Kurd jî navana wek nihata got ka wê rewşa wan çi be Kurd nema ew yani Rojavayê Kurdistanê de nev sîstemê xwe berê derbas dibin yanî Rojavayê Kurdistanê de nema bi navê wek bêje dewleta Kurdî em ê ava bikin ya jî me sînorê Xwedê me bêjin ev sînorê me yî û em şer dikin ji bo vî sînorî ev niha Sistema me ne ev sistemî yani. Sistema me Kurd pêşengiya demokratiyetê proje demokratiyetê di Rojavayê Kurdistanê dike. Yani bercewendiyê tehalifê be eger ê Amerîka be bercewendiyê wê na bi taybet vî projê re yî. Yani bi nemagirtinî hêlî siyema û hêleyeke hel li seretayê şoreşê Rojava heta ku emro berdewam bûye tenha çareserî debêt bo wê ke Kurd nebêt bi ecindayî derekî belku li xizmet bercewendiyê tawî xwe da. Rast na meselen
تدی یعنی دەست پێ کێ ڕۆژاوای کوردستانê de yani ev krîza Sûrî çêdibû yani me Kurd menego em aliyê muxalefetê ya em aliyê rejîmê me got tenê parastina rewa ji herêmê xwe re û em civakek dîmokrat û rêveberî xwe ser em herêmê xwe de ava bikin û heta niha jî yani di pêşerojê de jî heta ana belkî tedî tehalfatên çêdibin belkî wek bêjin netokî rojhilatî çêdibe rojhilata navîn de mumkin e tişkîlo çêv de aliyê sin nade Kurd di wê nade ji xwe ag serkeftî divir de Kurd û mukewinat ew pêkhatiyên di Rojavayê Kurdistanê diyar Bakurê Sûriyê de ew ê bi Kurdar kar dikin ew ê serkeftî bin ji ber xeta sêmîn wan girtî. باشە زۆر سپاس بەڕێز وەلید چۆلی بچمەوە لای کاکنیاز وەکو دوایین پرسیار کاکنیاز خوێندنەوەی ئێوە تایبەت بۆ ئەو بارودۆخەی کە ئیسا لە هەرێمەکەدا کورد پێدا تێپەر دەبێت کورد ئەبێت خاوەن چا هەڵوێستێک بێت بەوەی کە نەچێتە بازنەی لایەنە دەرەکیەکانەوە نەبێت بە ئەجیندای دەرەکی ئایا پێتان وایە کە کورد ئیستاکە بەم دۆخەی کە بەتایبەت لە ڕۆژاوای کوردستاندا هەیە ئەتوانێت بۆ پێشە ڕۆژ بۆ سەدەی پێشە ڕۆژی خۆی سەدەی پێشی خۆی بە نام و پرۆژەی هەبێت بەم شێوازە؟ بڵێ من بۆ ئەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە دەگەڕێمەوە سەر وتارێک پێش ئێستا نووسیم لەسەر کتێبەکەی جۆزەف نای پرۆفیسۆر لە جامعەی هارڤەرد لە ئەمریکا کە بەناوی ئایندەی هێزەکان لەوێدا باز لە گواستنەوەی هێز دەکاتن ینی هێز ڕاگوزەرکردنی هێز لە ڕۆژئاوا ینی لە ئەمریکا و ئەوروپای ڕۆژاوا بۆ ڕۆژهەڵات کە ئەویش ینی گەلێک مەبەستی هەیە مەبەستی هەژمونی عسکەری و سەربازی و لە کۆتاییدا ئابووری لەوێدا ئەو هێزانەی کە دەبنە ئاستەنگ لە بەردەم ئەو ڕاگوزەرکردنە ئەو هێزانەنە کە هێزی کلاسیک و دەوڵەت نەتەوەرنا کە لە ڕۆژهەڵاتی ناوین هەیە بە تایبەتی تورکیا و ئێران کە هەروەها ئەو دەوڵەتە کوتلەی عەرەبی ئەو بڵێن ئەو دەوڵەتە خاوەن ئیمکانیەتە مادیانە بۆ لابردنی ئەو هێزانە و لاوازکردنی پێویست دەکاتن ئەمریکا حزوری دایمی هەبی و هەماهەنگ بێتن لەگەڵ ئەو هێزانەی کە هەتا ئێستاکە هێلی سێمیان هەڵبژاردووە و هێلی سێمە کە ئێستا کە تەفگەری ئازادی نوێنەرایی دەکە لە ڕۆژهەڵاتی ناوین بەهۆی ئەوەی کە ئیرادەی شتەربەخۆی هەیە و خاوەن فەلسەفەیەکە کە ڕێبەری گەلان ئۆجەلان دایڕۆشتووە وەکو نەخشە ڕێگایەک بۆ دەسەڵاتی ئەلتەرناتیڤ لە ڕۆژهەڵاتی ناوین ئەو هێزە دەتوانیتن هەماهەنگی لەگەڵ ئەو ڕاگوزەرکردنی خاوەن ئەو پرۆژەی ڕاگوزەرکردنی هێز لە ڕۆژاوا بۆ ڕۆژهەڵات بکاتن. جا لێرە لە سووریا ئێستا کە دەیبینین ئەو ستاتیۆیی کە هەیە ستاتیۆی هێلی سێم هاوکارە بۆ ئەو ڕاگوزەرکردن بەڵام لە هەمان کاتیشە ئەو پرۆژە ینی پرۆژەی هێلی سێم خاوەن پرۆژەیەکە و چارەسەری پێەیە دوور لە ئەجندای دەوڵەت نەتەوەکان بە تایبەتی دوو ئیمپراتۆریەتی کۆکەمیلاتێکی گەورەیان هەیە لە خۆیان ڕشتن و داگیرکاری و دەسەڵاتداری کە ئیمپراتۆریەتی عوسمانی ئیمپراتۆریەتی سەفەویە و هەروە دەوڵەتە عەرەبیەکانیش ئەو دەوڵەتانەی کە خاوەن وەکو دوێنێ پێرە دیمە کە چۆن ئەمریکا توانی ئەو ئیمکانیتە مادیان لێ هەڵ بستێتن و بیخاتە دەست خۆی و تەحیدیان کاتن لەو ئاستەنجەی کە پێشتر دروستیان دەکرد. بڵێ ئەوە ینی ئەوە دەتوانن بە کورتی هەرچەندە بۆ وەزعەت زۆر باس ینی دوور درێژە دەکرێتن زیاتری قسە لەسەر بکەین. باشە زۆر سپاسان دەکەین بەڕێز ئەنیاز حامد شرۆڤەکاری سیاسی و پسپۆڕ و شارەزا لەسەر بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوین زۆر سپاس بۆ بەشداربوونتان لە باشووری کوردستانەوە. سپاسان دەکەین. و هەروەها بەڕێز وەلید چۆلی ئەندامی دەستەی سیاسی پارتی ئاشتی و دیموکراسی کورد لە سووریا زۆر سپاس بۆ بەشداربوونی باش. سپاس بۆشی.